سڵاوتان لێ بێت و ئەم کاتتان باش. ئەمڕۆ یەکەم کاروانی ئەو کەسانەی کە ئەم ساڵ بۆ فەریزەی حەج ناویان گەڕاوەتەوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بە تەواوی قەزا و ناحیە و گوندەکانی ئەم ئیدارەیە لە مزگەوتی سەروەرانی قەزای ناوەندی سۆران دەستنا هەولێر لەوێش لە ڕێگای فڕۆکخان نێودەوڵەتی هەولێرەوە بەڕێ دەکەون بڕیارە کاتژمێر 3 بۆ 3:30 یەکەم فڕۆکەی ئەو حاجیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بەڕێ بکەوێت. ئێرە ئێستا لەنێو ئەم پاسە ئەو کەسانەی کە لەم پاسە لەگەر هەر حەملەدارێک 3 پاسە هەر یەکە و چەند کەسێک هەڵدەگرێ لێرە دێن سواری ئۆتۆمبیل دەبن و لە دەرەوە کەسێک هەیە ناوەکان دەخوێندرێتەوە بۆ ئەوەی کە لێرە سواری پاسەکە بن و بچنە فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر. فرموا لا عالمين فرموا انت عامل لهم كاس نار لا كامل من تابين لهم حركه بك نروح ئەمە یەکەم کەسە سواریان پاسە دەبێت کە ناوی گەڕاتەوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. ئەمە دووەمە لە دەرەوە 2 پاسی تر هەیە جگە لەم پاسە کەسەکان کە ناویان دەخوێندرێتەوە دێن لێرە سواریان پاسە دەبن و لەوێش دەستنە فڕۆکخانەی نێودەوڵەتی هەولێر. لە دەرەوە هاوکاری کامێڕەمانم دیمەنەکانی زیاترتان بۆ ئەگوازێتەوە کە ئەمڕۆ قەرباڵغیەکی زۆر لە بەردەم مزگەوتی سەروەران هەیە ئەو کەسانەی کە بە مەبەستی بەجێگیانی فەریزەی حەج ئەم ساڵ ڕوو دەکەنە وڵاتی سعودیە. بە چای پڕ لە فرمێسک و باوەش بێکردن گەردەن ئازای هەموو ئەو کەسانێک کە ئەمڕۆ دەستنە سەفەری ماڵی خوا لێرە گەردەن ئازایی لە کەسوکاری خۆیان دەکەن لە ئازانی خۆیان دەکەن. وە گوتم ئەمڕۆ 144 کەس دەستنە وڵاتی سعودیە بە مەبەستی بەجێگیاندنی فەریزەی حەج.